لە ئاوی باخوڕ و سازگار مەشق و ڕاهێنانیان پێدەکات تا بە شێوەی زانستی فێری مەلەوانیان بکات. کارزان مەلەوانزانێکی بەتوانایی نەحیەی تەختەقا لە ڕێگەی کردنەوەی فێرگە و خولەکانی دەیەوێت گەنج و لاوانی شارەکەی سودمەند بن لە توانا و بەهرەکانی. من ڕاهێنەر کارزان فەرمان بە هەستان بەکردنەوەی خولێکی مەلەوانی بۆ ماوەی 20 ڕۆژ بەردەوام بۆ خولا. شێوازێکی کادیمیم فێرکردن یاریزانەکان پێکاتبوون لە تەڵەبەی 8 سار تاکو 25 سار بەشداریان کرد و و سوودێکی زۆریان بینی لەو خولا. بێجگە لەو چالاکانە چەندین چالاکی ترم هەبووە و تیمی مەلەوانی کردخوازیم هەیە بۆ هەموو حاڵەتێکی نەخوازراوی ناو ئاو. ساڵانە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما گەشتارێکی زۆر ڕوو لە کەنار زەی بچووک دەکەن با مەبەستی مەلەکردن. تیمەکانی بەرگری شارستانیش دەڵێن پشتیوانی لە هەر کۆمەڵە و گروپێک دەکەن کە لە داهاتوودا هاوکاری بنکەکەیان بکەن بۆ ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان. بەڕاستی ئەو خولانە زۆر پێویستە بۆ شارەکەمان هەم لە ئێستا هەم لە داهاتوش، چونکە ئێمە تەقتەق لەسەر زێژ دایم یعنی ڕووداوی نەخوازرا و جگە لە خنکان زۆربەی جار ڕووداوی سیارە کەوتۆتە ناو ئاو، یعنی شتیوا خەڵکی زۆر هاوکاریمان بۆ بەڕاستی دەستخۆشانی دەکەن هەم وەک تیمی مەلەوانی خێرخوازی تەقتەق هەم وەک خەڵک هاوکاری زۆرمان بوون. ئەم خولانە زۆر پێویستن. فێرخوازانیش کردنەوەی ئەم جۆرە خولانە با گرنگ دەزانن و داواکارن فێرگەی زیاتری لەم شێوەیە بکرێتەوە. هەموو شێوازەکانی ڕاهێنانی تیابوو، هەم باسکەمەلە هەم مەلە بۆقە پشتەمەلە، هەروەها توانێتی ڕزگارکردنی نەفەرە کە لە کاتی خنکانە بە تایبەتی لە زێ، چونکە ڕۆژێکش وەکو مەیدانی ئەخی ڕۆشتوینە زێ. ئێستا هەر کەسێک لێرەیە کە چۆتە دەورەکە هەمووی مەلەوانی ئێستا فولە چەند زۆرێ مەلەمانەیە وەکو پشتەمەلە سێ زۆری هەیە و باسکە و سینگەمەلە و فەڕاشەکە قورسترینانە و مامۆستا هەمووی فێرکردین. منام ئاڤاراتە منم هەر ساڵە هیوادارم لە خولەکە هەر بەشداری بنی و باسکە پشتەمەلە سینگەمەلە. لا گشتە منە جیاوازەکان 10 کەس بەشدار بوون و ماوەی خولەکەش 20 ڕۆژی خایاند. لا کۆتاییشدا مەدالیای ڕێزلێنانیان پێ بەخشرا. کاروان نازم گەلی کوردستان، ناحیەی تەقتەق.